قوتابیانی خۆشەویست ئەوڕۆکە لەوانەی ئایلید پێشبڕکێمان هەیە لە نێوان دوو کلاسی 2A لەگەڵ کلاسی 2B. پێشبڕکەیەکی زۆر خۆش دەبی ئینشاڵڵا. سەرەتا پێشبڕکێکە بە پرسیار دەست پێ دەکەین، پرسیارێک لە 2A دەکەین، پرسیارێک لە 2B. دوایی پێشبڕکەیەکی یاریشمان دەبی. چیرۆکی ئەسپ و مەیمونە ڕازگۆ و دەستپاکەکە بۆچی ئەسپەکە خواردنی نەدا بە هاوڕێکانی کە داوایان لێ کرد؟ وەڵێ محەممەد یونس لەبەر ئەوەی کەلوپەلی خۆی نەبوو ئی مەیمونەکەی بوو. ئافرین، لەبەر ئەوەی کەلوپەلەکان هی خۆی نەبوو. دەست خۆش. چەپڵک لە تووبی. کاتێک لە خەو هەڵدەستا دەستەکانی دەشوش، ڕۆژێکیان دایکی بانگی کرد، وتی ئارامجیان وەرە نانی بەیانی بخۆ. کە چوو بۆ لای دایکی خواردنێک لەسەر مێزەکە سەرنجی ئارامی ڕاکێشا. ئەو خواردنە چی بوو کە سەرنجی ئارامی ڕاکێشا؟ هەنگوین. ئافرین، ئەو خواردنە هەنجوین بوو. دەست خۆش. کاتێک کەسێک لە تاریکی دەترسێت چی پێ دەڵێ لە تاریکی نەترسێت؟ جێ خۆت لاوەستە. ئافرین، پێ دەڵێ ئارام بە لە شوێنی. کاتێک دەستەکانمان دەشۆین واتە چی؟ لەزگەرتی. ئافرین، واتە ڕێزگرتن لە تەندروستی خۆمان. قوتابیانی خۆشەویست، ئەوڕۆکە پێشبڕکەیەکی زۆر خۆشمان هەیە لەوانەی ئایلید. پێشبڕکەی ئەوڕۆکەمان لە نێوان کلاسی 2C لەگەڵ کلاسی 2D. پرسیاری یەکەممان لە کلاسی 2C دەکەین، ئەوان وڵام دەدەنەوە. پرسیاری دووەم دەچینە لای کلاسی 2D، ئەوان وڵام دەدەنەوە. لە بەشی دووەمە پێشبڕکەیەکی زۆر خۆشترمان هەیە، پێشبڕکەی یاریمان هەیە. لە گوندێکدا کەسێکی دەستپێشخەر هەبوو، ناوی مامزانە بوو. مامزانە کەسێکی زۆر خۆشەویست و دڵفراوان بوو. ئەو کارە چ بوو کە مامزانە کردی؟ بەڵێ دانەر؟ داری دەساند. مامزانە چ کارێکی کرد؟ داری دەساند. داری چاند. ئافرین، دەست خۆش. چەپڵک لە کلاسی 2C. لە چیرۆکی مەیمون و ئەسپەت ڕازگۆ و دەستپاکەکە ئەسپەکە خواردنی نەدا بە برادەرەکانی هاوڕێکانی. لەبەر چ؟ ئەسپەکە خواردنی نەدا برادەرەکانی کە داوایان لێ کرد. لەبەر چ ئەسپەکە خواردنی نەدا برادەرەکانی؟ بەڵێ سارا، لەبەر چ؟ ئی مەیمونی هاوڕێی بوو. ئافرین، لەبەر ئەوەی هی خۆی نەبوو، هی مەیمونی هاوڕێی بوو. دەست خۆش. چەپڵک لە کلاسی 2D.